گرانی نرخی ئەمپێری مۆلیدەی کارەبا و دانانی پشووی 3 کاتژمێری مۆلیدەکان و کوژانەوەی لە کاتژمێر 8 بەیانی بۆ 11 نیوەڕۆ نیگەرانی دروست کردووە. مامۆستایانی ئاینی و چالاکوانانی کۆمەڵی مەدەنی لە یادداشتێکدا ئەمڕۆ سەردانی قایمقامی کەرکووکیان کردو داوایان کردووە ئەو بڕیارە گۆڕانکاریان تێدا بکرێت کاتی پشوو مۆلیدەکانیش هەڵبوەشێتەوە. ئێمە وەکو مامۆستانی شاری کەرکووک مامۆستانی ئاینی و کۆمەڵە چالاکوانی مەدەنی لە شاری کەرکووک ئەمڕۆ ئەو هەنگاوی کە نامان ئەوە بووکەوە واژووی خەڵکمان کۆ کردەوە هاتی سەردانی قایمقاممان کرد ئەوەی کەەوە ئاڕاستەی قایمقاممان کرد ئەمە بووکەوە ئەو پشووی بەیانیانەی کە لە سەعات 8 تا سەعات 11 دراوە بە مۆلیدەکان ئەوە هەڵوەشێنرێتەوە و هەروەها نرخی مۆلیدەکانیش کەمەوە بکرێ. ئەوان پێشوازیان لە ئێمە کرد و وعدی ئەوەیاندا کەوا هەوڵ بدەن لە ماوەی ئەم هەفتەیە ئەو کێشەیە چارەسەر بکرێ. بەڵێ دیارە ئێمە وەکو مافێکی دەستوری مافی خۆمانە بە پێی یاسای 111 دەستوری عێراقی نەوت و گاز مڵکی هاوڵاتیە و شاری کەرکووکی شارێکە لە هەموو شارەکان زیاتر بەرهەمی نەوت و گاز دێنێت بۆیە دەبواە ئێمە بە دەرلام و پارێزگاکانی عێراق ئێمە لە باشترین وەزعدا بووینەیە کەچی ئێستا بە بڕیارێک و ئەمە چەندین ساڵە ئێمە دەناڵێنین بەدەست ئەم کێشەیەوە و ساڵ بە ساڵ هەنگاوەکان بەرەو باشتر ناڕۆ بەرەو خراپتر دەچێت. لەم ساڵدایە ئەمپێری کارەبا بۆتە 16 و لە هەندێک شوێنایە زیاتریش ڕەنگە بە پێی شوێنەکان بۆیە داواکارین ئێمە بەپێی ئەو مافە دەسووریانەی خۆمان ڕێژەی ئەو بڕینە کەم بکرێتەوە بگەڕێتەوە وەکو جاری جاران چونکە کۆمەڵی خەڵکی ئەم شارە لە مناڵ لە نەخۆشەکان زەرمەند دەبن. فەلاح خەلیل قایمقامی کەرکووک ئاشکرای دەکات دوای هەوڵەکانیان لەگەڵ وەزارەتی کارەبا لە چەند کاتژمێری ڕابردوودا بەشە کارەبای نیشتیمانی لە 625 مێگاوە کراوە بە 800 مێگاوات. پاش کۆبوونەوەمان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بینای پارێزگاری کەرکووک بە ئامادەبوونی پارێزگار و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە داواکاریەکانمان خستە بەردەم وەزارەتی نەوت و وەزارەتی کارەبا. ئەم ڕۆژ داواکانیان بۆ جێبەجێکردوین بڕی کارەبایان بۆ 850 مێگاوات بۆ زیاد کردوین کە ڕۆژانە پێدانی کارەبای نیشتیمانی دەگاتە 15 بۆ 16 کاتژمێر. ئەوە بڕی پێویست نییە و شاری کەرکووک پێویستی بە 1000 مێگاوات کارەبا هەیە. ماوەی 3 مانگە بەهۆی بەرزی پلەکانی گەرما و کەمبوونەوەی کارەبای نیشتیمانیەوە مانگانە کاتژمێری کارپێکردنی مۆلیداهلیەکان 350 کاتژمێری تێپەڕاندووە. ئەمەش بووەتە هۆی بەرزکردنەوەی نرخی مۆلیدا لەسەر هاوڵاتیان. بەو هۆیەشەوە چالاکوانان و مامۆستایانی ئاینی هۆشداری دەدەن ئەگەر کارەبای نیشتیمانی زیاد نەکرێت و نرخی مۆلیدە ڕێک نەخرێتەوە خۆپیشاندان و ناڕەزایی دەست پێ دەکەن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.